پاستا ئامارەکانی هاتنی گەشتیاران دەکەین ساڵی 2022 بۆ سلێمانی. ئامارەکان چیمان پێ دەڵێن؟ ئاخۆژماری گەشتیاران بۆ سلێمانی زیادی کردووە، واروها ئەو ڕێو شوێنانی کە هۆکارن بۆەوەی سرنجی گەشتیاران ڕابکێشێت بۆ ناوچەکانی هەرێمی کوردستان خۆی لە چیدا دەبینێتەوە، هەنگاوی زیاتر لەم ڕۆوە چی بووە و بە شێوەیەکی گشتی باس لە گەشت و گوزار دەکەین و بە تایبەتتر کە پێدەنەی ناوەرزی زستان و گەشت و گوزاری زستانە تا چەندە کاری لەسەر کراوە. تایبەت بەم بابەتانە ئارامشانی و تەبێژی گەشت و گوزاری سلێمانی دەستوری بەیانی کورسانی نزمیانە کاگەڕم سپاس بۆ ئامادەبوونت بەخێرات. دەمەوێت سەرتا لە ئامارەکانەوە دەست پێ بکەین. ئامارەکان بە تایبەتتر بۆ ساڵی 2022 لە هەرێمی کوردستان بەراورد بە ساڵی پێشووتر ڕووی لە زیادبوون کردووە. سپاس بۆم دەرفەتە دیارە بەکوی گشتی ئامارەکانی ساڵی 2021 تەنها 1,450,000 گەشتیار ڕویان لە سنووری پارێزگای سلێمانی کردبوو و لەو ڕێژێش بۆنەی سەری ساڵی نوێی 2022 کە وکات تەنها 30,000 گەشتیار ڕویان لە سنووری پارێزگای سلێمانی کردبوو. بەڵام ئەم ساڵ لە سەرەتای ساڵ تا 15 زیاتر لە 2,500,000 گەشتیار ڕویان لە سنووری پارێزگای سلێمانی کردواتە تا 11 مانگ و نیو ڕێژەکە بەراورد بە ساڵی پێشخۆی 1 ملیۆن گەشتیارمان زیادی کردووە. هاوکات بۆ بۆنەی ساڵی نوێش زیاتر لە تا ئێستا زیاتر لە 25,000 گەشتیار ڕووی تێکردوون کە هێشتا چەند ڕۆژێکی سەرەکیمان ماوە بۆ وەرگرتنی ئامارەکان. باشە بە شێوەیەکی گشتی تایبەت بە سەری ساڵ دەکرێت بڵێن لەم چەند ڕۆژەدا هاتنی گەشتیار زیاتری کردووە بۆ ناوچەکانی هەرێمی کوردستان بەتایبەتریش لە سلێمانی؟ طبعا ئێمە بە درێژەی ساڵ هاتنی گەشتیاران وجودی هەیە، بەڵام ئەوەی کە لە کاتی بۆنەکان لە کاتی پشوەکان هاتنی گەشتیارانمان زیادە بێ. ئێمە بە حکمی کە گەشتیارانمان بریتین لە گەشتیارانی ناوەڕاست و باشوور عێراق بە زۆری نیان کە زیاتر لە 90 گەشتیارانی ناوەڕاست و باشووری عێراقن. بۆ ئەوانیش دیارە هەم دراوەکانمان هەمان دراوە پێویست بە دراو گۆڕینەوە ناکات و گرفتی فەرقی بینی دراومان نییە و دخولیان پێویست نییە کاتێ دێنە هەرێمی کوردستان، ڤیزایان پێویست نییە، پشوەکانمان هاوبەشە، تەنانەت کردنەوەی خوێندنگاکان و داخستنیشان هەر دووبارە هاوبەشە بۆنە و هەموو شتەکەمان هاوبەشە. بۆ ئەوەی کرد زۆرینی گەشتیارمان گەشتیارانی ناوەڕاست و باشووری عێراق بن و لەم کاتانەش دەبەتەبە لە کاتی بۆنەکاندا هاتنی و گەشتیارانە ڕێژێکی بەرچاو و زۆر باش تۆمار دەکەن. پێشبینەکانی مەژەوەی بەم سەری ساڵەکە بەراورد بە سەری ساڵی ڕابردوو ڕێژەکە بۆ نزیکی 2 هێندەی ساڵی ڕابردوو بەدەست بێتەوە. باشۆک و گەشت و گوزاری سلێمانی ئامادەکاریەکان بۆ پێشوازیکردن لە سەری ساڵ و هاتنی گەشتیاران هەنگاوەکان لەم ڕۆوە چۆن بوون؟ تەنها چەند هەنگاوێکی ڕۆتینی دووبارەی گەرمکراوەی ساڵانە ڕابردووە بۆ هەوەی ئەوەی کە حکومەت تا ڕادێک دەستی لە موسسەکانی خۆی بەرداوە بۆی کە بودجی باش دابین کات و کاروبارەکانیان بەخێرەیە ڕاپەڕێنێت و ڕۆتینات لە کاروبارەکانی حکومەت دوای کردووە کە ئێمە ساڵانەکە دەتوانین لە کاتی بۆنەکان چالێکێکی باشکەین، فیستیڤاڵێکی باشکەین، تەنانەت بەسیتری شت کە نەخشەیەکی گەشتیاریە بە نمونە تو بیدێتە گەشتیارەکانی خۆت بودجێکی وا پێویست و باش تەخسیز ناکرێت کە تۆ بتوانانی ساڵانە یا هەموو بۆنێک کۆمەڵی نەخشەی باش چاپکەیت و داپەشکی بەسەر گەشتیارانی خۆتان. ڕێبەری گەشتیاری کێکێکە لە بنەما سەرەکیەکانی خزمەتکردنی گەشتیاران کە بودجێکی ئەو تۆی پێویست نییە. ئێمە بۆ ئەم بۆنەیە نەخشەی گەشتیاری و ڕێبەری گەشتیاری 4 ساڵ پێش دەستەمان دابش کرد. ئەلەمان 4 ساڵەیە سەدەها جێگەی پرۆژەی گەشتیاری دانەخراون، سەدەهایت لە بەرامبەرە نەهاتون نوێکراونەوە. دەکرێت من لەسەر نەخشەیە کە ئاسانکاری بە حساب بۆ گەشتیارەکەم پێ بڵێم فلانە ڕێستۆران دەکێتە فلانە جێگەوە کاتیاوە چێتە بەردەمی 2 ساڵ بێ بڵند داخراوە لە بەرامبەردا 2 ساڵە ڕێستۆرانێکی تازە کراوەوە لەسەر نەخشەکە وجودی نییە. بۆ ئەم گرفتانە وای کردەکە وەک پێویستۆ نەتوانیت ئامادەسازی باشکەی. ناچار تەنها ئەوەی کە وەکو واژبێکی خۆمان وەک واژبێکی ئەخلاقی کە پێشوازیێک لە گەشتیاران کرێمە لە بازگەکان لیژنی پێشوازیمان داناوە ئەو ڕێبەر و نەخشە گەشتیارانی ساڵانە ڕابردوو بە مەجبوری دابش دەکەنەوە بەسەریاندا و هاوکات سنتەری زانیاری گەشتیاریمان هەیە لە شارەی سالم لە بەردەم باخی گشتی کە تەنها بۆ 2 ڕۆژ ئەتوانین ئیدامی ئەو سنتەرە بین و بیکەینەوە. جگەلەوە هێڵی گەرمی گەشت و گوزارمان هەیە تەنها بەم خزمەت گوزاری سەرەتایی بچووکانە دەتوانین خزمەت گوزارێکی تا ڕادەیەک سەرەتایی باش پێشکەشی گەشتیارەمانکەین. خۆزگەوەنە بودجێکی پێویست هەبووە و کار ئاسانی بکرا لە بۆ موسسەکانی تری حکومەت کە بتوانین لە کاتی بۆنەکاندا خزمەت گوزارێکی باش پێشکەش بکەین. یعنی بیرمان نەچێت ئێمە تۆ هەموو دنیا زانێت تۆ سیویشی 12
کۆتا ڕۆژی ساڵ و لە هەموو دنیالو کاتەدا چالێکی دەکرێت چ منتەقی تۆ 25 دوانزە نووسەرێک ئەکرێت بنموناڵەن فڵانە بەڕێبەراتی گشتی کار و پلانت چییە بۆ سەری ساڵی نو چی فیستیڤالەکەکەی هەتا تۆ وەڵامی نووسراویتەوە هەتا چێتەوە شوێنی خۆی تا وەڵام بدێت و پارە بۆ تەخسیسەکرێت دەچێتە مانگی دوو ئەکرێت لە مانگی دووە من با بنوێل دابنێم لەسەر جادە نەورۆز دیاری کراوە ئەمە تەنها با بڵێن بودجێ یاخود هۆکاری دیکەیشی لە پشت ڕۆتینە یعنی تۆ بودجەکە هەیە حکومەت ڕاستە هەر قسا کاڵە پارە نییە بەڵام من قەناعەتم بۆ قسە نییە ئەوەی کە هەیە ڕۆتینە یعنی ڕۆتین هەموو حکومەتی فلیج کردو بەڕاستی ڕۆتین هەموو حکومەتی فلیج کردو مەچەند هەن نووسراومان هەبوو لە ساڵای ڕابردوو بۆ توانە دەبوونی نەورۆزدا بنوونە فڵانە چالاکیەکەین بە مانگێ بە 2 مانگ پێش نەورۆز ئەمە نووسراومان کردووە 2 مانگ 3 مانگ دوای نەورۆز وەڵامەکەیت وەڵا فەرموو چالاکیەک بکە ئەکرێتەوە لە مانگی 6 تایب سوودێنی بڵێ کاکە بەبوونی نەورۆزۆ ناکری یعنی نەو ڕۆتین هەیە حکومەتی فلیج کردو بەداخەوە بۆیە ئێمەش توانەکانی ئێمەش مەحدودە ئەوەش کە هەیە کە ئەکرێت لە دڵسۆزی کارمەندانی خۆمانە کە هەندێک جموجۆڵێکی بچووک لێرە لێ ئەمە تایبەت نییە تەنها بە گەشت و گوزار من دڵنیاتەکەم کوی گشتی مؤسسەکانی حکومەت کوی گشتی بەڕێبەراتی و بەڕێبەراتی گشتەکانی ئەم حکومەتە لە هەمان معاناتە ئەژین بەڵام ڕەنگە هەندێک جێگە نەتوانێت پێویست داخلی خۆی بڕۆژێ من مەجبورین حەزەکەن واقعی بین واقعەکە و خۆی لە بەڕێستانە بینەرانتان نەگەینین باشە ئەگەر هەنگاوەکان زۆر چرپ بکرێتەوە یا با بڵێ جەختی زیاتر بکرێتەوە و کۆبوونەوە و دانیشتن لەگەڵ لایەنی پەیوەندی دەرتایبەت بەم پرسانە هەبێت دەنگەکە دەگاتە جێی خۆی و کێشەکان چارەسەر دەبن زۆر کاتیش باس کراوە زۆر کاتیش بەرز کراوەتەوە زۆر کاتیش وعد و بەڵێنی ئەو دراوکە ئەو گرفتانە چارەسەر من ڕۆتین نامێنێ بەڵام قەناعەت وامە خەوە ینی تا حکومەت لە حکومەتی وەرەخ و قەڵە بۆ نەبێتە حکومەتێکی ئەلکترۆنی پێم وانییە کە ڕۆتین کۆتایی پێبێت بەداخەوە ئەمە ناخۆشە جگە لەم بابەتانی کە بارگرانی بۆ گەشت و گوزار دروست کردو لەگەڵ ئەوەشدا هەوڵەکان هەر بەردەوامیان هەیە بۆ پێشوازیکردن لە گەشتیارە نەگەر بێت و با بڵێن ڕۆتینیش بە یاخود بە پێی پێویست نەبێت کارکردن لەسەر ناساندنی ناوچە گەشتیاریەکان یاخود ئەو ڕۆژوێنانەی کە پێویستە بگیرێتە بەر بۆ ئەوەی ناوچە گەشتیاریەکان ئاشنا بکرێت بە گەشتیاری دەرەوە و سەرنج ڕابکێشرێ هەنگاوەکان لەمڕۆوە چون کاری لەسەر کراوە هەنگاوەکان لەو ڕۆ بەردەوامی هەیە لەو ڕۆژ بە هەوڵە مادووبوونی خۆمان لە ناشارەوە من پێرە لەگەڵ هاوڕەکانی خۆم و کۆمەڵک وێنەگرە بە تایبەت چوونەتە ناوچە گەشتیارەکانی بنمونە سنووری شاری هەڵەبجە چەندین جێگەی ناوچە گەشتیاری ئەوێ دووبارە وێنەمان گرتووە دووبارە زانیاری تازە وەرگرینەوە بووی کە بتوانین لە ڕێبەر و نەخشە گەشتیارەکانی داهاتوو ئەگەر بودجێک تەخسیس کرا کە بتوانین کار و خزمەت گوزاری تێدا جێبەجێ بکەین هەوڵ درا بۆ ماماندووبوونی باش کراوە بەردەوام لەمڕۆ بە هەوڵ و ماندووبوونی خۆمان توانیمانە ئەبدیدێکی تازەی دایمە باش پێشکەشکەین و ئامادەی بکەین بەڵام خستنە ڕووی بۆ گەشتیاران و سود لێبینینی لەلایەن گەشتیاران و ئەمە گرفتەکەی دەناوکو ئەبدەیتکردنەوە و ئامادەکردنی داتا و زانیاری پێویست لەمڕۆ ڕەنگە لە زۆر جێگەیتر زۆر باشتر بین ئەمە یعنی ڕەنگە بڵێم ئەمە یەکەم دەستگا بووین کە باشترین ڕێبەری گەشتیاریمان چاپ کردووە تەنانەت ساڵانی ڕابردومە جۆرە ڕێبەریشی گەشتیاریمان چاپ کرد کە لە دوای چەند ساڵێک لە وڵاتانی تر لە هەمان دیزاین و هەمان فکرەمان بینیەوە کە چۆڵی تەقلیدی کاری ئەمەکرابەوە لەم ڕۆوە پێشکەوتوینە بەشی خۆمان توانیمانە کارکەین بەڵام کە دەستت نەگیرێت کە هاوکاری نەکری کە کار ئاسانی بۆ کارەکانت نەکرێ ئیفلیجە بێت بەڵێ تایبەت بە گەشت و گوزاری زستانی تر وەرزی زستانە هاوڵاتیان لە ئێستادا بۆ گەشت و گوزاری زستانش با بڵێن چاویان لەسرە دەیانەوێت لە زستانیشدا بە تایبەتی لە ڕۆژە پشوەکاندا لەو کاتانێک کە پشوو هەیە بچنە ناوچەیە کە خزمەت گوزاری گەشتیاری تێدا بێت لەمڕۆ هەنگاوەکان چۆنن بەگشتی حکومت بۆ حکمی کە خۆی ناتوانێت پرۆژەکان بەرێ بەڕێوە یعنی ئەوەی کە هەیە دایمە زەیبێکی هەیە چاوەڕێ ئەوەیە چای لە دەستی ئەوەیە بۆ بەرهێنەرێک سەرمایه‌دارێک بێت بڵێ منەمێ هۆتێلێک لە ناوچەکی گەشتیاری بکەمەوە یان ڕێستۆرانتێ بکەمەوە یاخود پرۆژێکی استراتیژی گەشتیاری بکەمەوە بەڵام بەداخەوە و بەرهێنەران و سەرمایه‌دارانیشمان وەک پێویست سەرماکانە لە بواری گەشت و گوزاردان وەبەرناهێنن بۆ لەبەرەوەی کە سیاسەتی گەشت و گوزاری وایە لە دنیادا ئەو پارێت و هەتا سەرمایه‌دارێکی ملیارێک دۆلار دێ ملیۆنێک دۆلار دێ کاتێکیتە پرۆژێکی گەشتیاریەوە نابێت چاوەڕێ ئەوەبی بە ساڵێک مایەکی دەربێنیتەوە بکەیتە قازانجەوە پرۆژەی گەشتیاریمان هەیە لە هەرێمی کوردستان یاخود لە شاری سلێمانی 10 ساڵە کراوەتەوە پرۆژەیە بە 10 ساڵی تریش مایەکی خۆی دەرناهێنێتەوە ئەمە کەمێک سەبر و تەحملی ئەوێ کە لەلایەن وەبەرهێنەران و سەرمایه‌داران و کە جورئەتی ئەوێ کە بتوانن ئەو پارانی خۆیان
لە پرۆژێکدا لە کارێکدا وەبەربهێنن کە ئەسڵەن ئەو سەری دیار نەبێت بەرچاوڕوونیان نەبێت بۆ ئێمە وای کردووە کە بەگشتی کردنەوەی پرۆژەی گەشتیاری استراتیژی یاخود بچووک و مامناون لە ناوچە شاخاویەکان لە ناوچە دوورەدەستەکان کەم بێت دەبێت کە حکومت بۆ خۆی ئەو هەڵناسێ بۆ کارە وەتوانێت ئیدارەدانی نییە چاوی لە دەستی سەرماداران و بەرهێنەرانە سەرمادارە و بەرهێنەریش دایمە عادەتی وە هەوڵەدات کە بە کەمترین ماوە بە کەمترین پارە زۆرترین داهاتی دەستکەوێت ئەمەش لە قیتاعی سیاحیە زەحمەتە بە ئاسانی بەرجەستە بێت باش ئەگەر وە بەرهێن و سەرمایهدارێک پرۆژەیەکی هەبێت و بێوێت بیکاتە پرۆژێکی گەشتیاری هاوکاریەکانی حکومەت و بەڕێوەبەرەتی گەشت و گوزاریەکان بۆ دروستکردنی ئەم لینک و هەماهەنگیە تا چەندە دەتوانێت دەستگیرۆی دووبارەی لەسەر نقطەی ڕۆتینەکە یعنیەگینا هاوکاریەکە هەیە طموحەکە هەیە بۆی کە کاری بۆ بکرێت و دەستی سەرمایهدارێک بگیرێت کە پرۆژێکی گەشتیاری بکات هەماهەنگی بکرێت بەڵام دووبارە ڕۆتین مەسەن بۆی کە پێدانی زەویەکە ئەنواع مەرج و شەڕ و شوڕەتی قورس دەخرێتە بەردەمی لە دواتر بیر لەوە کاتۆ کە ئەم هەموو چەندین زۆر دەیان زۆر زەڕی بە و ئەم بابەتانی لێوەرەگیر ئەمە کار ئاسانی نێمە کار قورسکردن لەسەر شانی وەبەرهێن یعنی بیرمان نەچێت ئێمە گەورەترین و استراتیژیترین پرۆژەکەی کاک فاروقەکە لە شارۆچکەی دوکان پلانی وا ساڵانێکە کاری لەسەرکات بۆی کە بیخاتە بواری جێبەجێکردنەوە بەڵام ڕۆتین و کار قورسکردن لەسەر شانی بنمونە کاک فاروق وای کردو کە تاوکو سەنەتوانێت تەنانەت بەردی بناغەکەشی دابنێ ئەمە کار ئاسانی پێ ناوتن ئەمە ڕاونانی وەبەرهێن و سەرمایهدار ئەمە وکو نمونە من ئەوە باسەکەم دەیانی وامانێت لە هەموو هەرێمی کوردستانێک تەنها شاری سلێمانی دەیان سەرمایهدار و وەبەرهێنەرمان هەیە کە طموحی ئەوەی هەیە خزمەتگوزاریە پێشکەشکا بێوێت چالاکی بکا بێ پرۆژێکی گەشتیاری بەنیاد بنێ بەڵام لە بری کار ئاسانی کارەکان لەسەر شانیان قورس ئەکرێت بەبێ کە ئێمە بە خۆمان بزانین بەبێ کە حکومەت هەست بۆ نوقتەیە بکە واکە کە ئەگەر ئەو سەرمایهدارە پلانی وا بوو بێت دە پرۆژەی گەشتیاری جێبەجێ بکە مەجبورە لێک پرۆژە بوەستێ یان ئەسڵ یەک پرۆژەکەش وەک خۆی جێبەجێ نەکات بیرمان دەچێت ئێمە کاک فاروق بنمونە کە دەیان پرۆژەی گەشتیاری هێنم شارەدا گەورەترین پرۆژەی گران ملیۆمە بە 20 ساڵی تریش بە 30 ساڵی تریش مای ئەم پرۆژە دەرناهێنێتەوە هەموو جار ژۆم لەو قسێ بکە بۆ خوان وتیانێمە ئەم پرۆژە بۆ نەما کردووە کە قازانجی لە بکەین خزمەتگوزارێکی جوانکاری بۆ شاری سلێمانی پێجوان بۆ بۆتە سمبولێکی سلێمانی بەڵام دەیان سەرمایهداری ترمانە لەم شارەدا یان لە هەرێمی کوردستان بەگشتی کە بیانەوێت سەرمایەکانی خوان لە بوارێکی گەشت و گوزاریدا وەبەربهێنن لە بری کار ئاسانی ئەسەن بارگەرانیان بۆ دروستەکرێت بەڵێ سپاس بۆ ڕوونکردنەوەکان ومێ دەکەین ئەو ڕۆتینیاتە و ئەو کێش و گیر و گرفتانە هەیە چارەسەری تاویان بە بدۆزێتەوە سپاس بۆ ئارامشانی وتەبێژی بەڕێوەبەرەتی گەشت و گوزاری سلێمانی